کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو و ئاستەنگەکانی تەوەری ئەم هەفتەی بەرنامەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی مامۆستای زانکۆ، ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی سەوز لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، هەڵگورد جوندیانی چاودێری سیاسی. ئەم کاتتان باش. لەم ڕۆژانەدا ساڵێکی تەواو بەسەر تەمەن و پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕی. بێگومان ئەم ساڵە ساڵێکی ئاسایی نەبوو، نە لە ڕووی سیاسی، نە لە ڕووی ئابووری، نە لە ڕووی تەنانەت تەندروستی و مرۆڤیش، نەک هەر بۆ هەرێمی کوردستان، بەڵکو بۆ عێراق و بۆ ناوچەکە و بۆ جیهانیش. بەڵام سەرباری ئەم دۆخەنە ئاساییە کابینەی نوێم لەم ساڵەی تەمەنیدا هەوڵیدا لێرە و لەوێ هەوڵیدا کە ئەو بەڵێنانەی کە لە سەرەتاوە دابووی بە خەڵکی کوردستان هێدی هەنگاو هەندێکیان لێ جێبەجێ بکە، لەگەڵ ئەوەیە سەرباری ئەو دۆخە دیسان کەوتە سەر ئەوەی کە بڕگە ئیش لەسەر کارنامەکەی خۆی بکە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ڕایگەیاند. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە حکوومەت و لە زاری بەرپرسەکانەوە گومان لێبێ کە هێشتا بڕیار و هەنگاو و پرۆژەی تر بەڕێوەیە لە پاڵ ئەمەشدا خەڵکی کوردستانیش بێگومان چاویان لە پرۆژە و لە بڕیار و لە هەنگاوی ترە لە حکوومەت. لە بینی ئەم دوو خواستەشدا ڕۆشنبیران و چاودێران و ئەکادیمیان و خەڵکانی پسپۆر لە بوارە جیاجیەکانە پێشنیار و بیرۆکەی باشیان هەیە بۆ ئەوەی کاروباری حکومەت زیاتر پێشکەوێ، هەروەها زیاتر خزمەتی خەڵک بکە. هەموو لایەکتان بەخێر بێن. ئێمە لە حەڵقەی ڕابردووشە هەر هەمان مژدارمان گفتوگۆ کرد، بەڵام باسمان لەوە کرد کە لە ڕووی زانستیەوە ماوەی ساڵێک کاتە 365 ڕۆژ ڕەنگە لە ڕووی زانستیەوە ماوەیەکی کەم بێ بۆ ئەوەی کە تۆ کاروباری حکوومەت یاخود ئەدای حکوومەت هەڵسەنگێنی. بەڵام ئێمە باز لەو دۆخانە بکەین کە لە ماوەی ئەم ساڵێ ئەم حکوومەتە کارنامەیەکی چڕوپڕ و دەوڵەمەنی ڕاگەیاندووە. بەڵام لەگەڵ ئەوەیە بارودۆخەکان کە هەمومان ئەزانین، یەکەمین شت ئەتوانم بڵێم دوو لە سەرسەی ماوەی ئەم ساڵە حکوومەت زیاتر لە ڕوبەڕووبوونەوەیە سەرقاڵ بۆ ئەویش کە قەیرانی جیهانی گەورەی کۆرۆنا و لێکەوتەکانی و بەدوایە داشکان و داڕمانی نرخینە و داڕمانێکی بێوێنە کە هەموو ئەزانین سەرچاوی داهاتی سەرەکیش نەوتە بۆ هەرێمی کوردستان. هاوکات لەگەڵ ئەمەیە دەوامیش نەما بەشێکی زۆر بڕێکی یەکجار زۆر لە داهاتی ناوخۆیی کەمی کرد، تقریباً لە ماوەیەکان نزیک لە سفر بووە. لەگەڵ ئەوەیە سەرباری ئەمە شتێک بوو کە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕوویدا، ئەویش بڕینی ئەو بڕەپارەکەمەی کە لە بەغداوە هات بۆ هەرێمی کوردستان بە ناوی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە. کاک ڕێباز، حەزەکەم بەڕەچاوکردنی ئەم دۆخە و ئاگاشمان لێ بۆ لەم ساڵەیە حکوومەت چی کرا و چی پێ نەکراوە. ئێمە حەزەکەم گفتوگۆکە لەسەر ئەوە بێ ئایا لەم ساڵەیە چی کراوە و چی بکرێت باشە و چاوەڕێی چی بین باشە پێشنیارەکانمان بخەینەوە لەم مەجالە. بەڵام حەزەکەم لە هەڵسەنگاندنەوە دەست پێ بکەین. کاک ڕێباز، بەڕای جەنابەت چۆن ئەدای ئەم ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم هەڵەسەنجێنی؟ کابینەی نوێم تۆ سەیدکە حکوومەتێکی ئیتیلافیە، حکوومەتێکە لە سێ حزبی سەرەکی پێکات و ئەم حزبانە هەر یەکەمان بپێی ئەجێندای حزبەکەی خۆی بۆ بەرژەوەندی گشتی هاتوۆتە ناو کابینەکە کە خزمەتی هەرێمی کوردستان بکەین بە هەموو لایەکمان. و ئەمە مەسەلەیەکی پێم وابی سابتە و هەمومان بە خاڵی مشتەرەکی جەوهەری ئەزانین لە بینی خۆمانە. ئەگە سەیری کارنامەکە بکەی یەکەمین جار کە بەڕێ سەرۆکی حکوومەت پێشکەشی کرد، کارنامەیەکی گشتگیرە، کارنامەیەکە جانیبی ئەوەی لێبەدی دەکرێت کە بودجەی گشتی لە هەرێمی کوردستانە بە هەدەر نەدرێت، چاکسازی بکرێت و بە تەکیدەنیش لە خزمەتی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستاندایە
خۆشگوزەرانی باشتر بێ ئیستیقرار کە جێی ئەوەیە هەمومان شانازی بە ئیستیقراری هەرێمی کوردستانەکەین چوە ئەگەر تۆ بێ مقارنەیەک بکەی لە بینی عێراق و سووریا و هەموو وڵاتانی دەوروبەرت لە هەموو شوێنەکان ئەمانتر و ئەوە بوو کە هەمووشمان شانازیمان پێوە کردێک کە بەو وەفدانەیە چینە دەری هەرێمی کوردستان یەکێک لە هەر شتەکانی هەرێمی کوردستان و تاچی کورد و قیادەی سیاسی کوردستان شانازی پێ بکە ئەو پێکەوە ژیانە ئاشتیانەیە کە ئێمە کردووە هەنگاوەکان هەنگاوەکان بە تاکید ئەگەر ئیجازە فەرمووی من دێمە سەرەوە ئەمانەی کە ئێستا کە تەقیمەکەت کرد بە تاکید من خاڵی لەوە دێمە کۆتایی بۆ دێنم کۆتایی پێدێنم پێکەوە ژیانی ئاشتیانەیە و هەروها لە بەرنامەکەش هەنگاوی باش بەڵام ئێمە لە ئێستاوە سەیرەکەین تووشی گرفتی گەورە بوونە یەک لەوانە پەتای کۆڕۆنایە کە مەسەلەیەکی گرنگە سەلەیەکی ئیتر شتی تریش هەیە لە پێش ئاستەنج ئەو ئاستەنگانەی کە لە ئیقلیم دروست دەکرێ ئەوانەی کە لە ناوخۆ دروست دەکرێ من پێم وابی حکوومەتی هەرێمی کوردستان توانیتی لەسەر قاچی خۆی بوەستێ و بەرگەی شتەکان بگری و نابێ بێ ئومێد بین وەکو دێمەوە سەر ئەوەی بازێن تێگەیشتنی خەڵک لە فیئەی مجتەماعی خەڵک هەر یەک تێڕوانی نێکی ڕاست کاک هەڵگورد حەزەکەم زاناویش هەڵسەنگاندنێک بۆ ئەم ساڵە لەو ڕوانەوە کە باس کرا زۆر زۆر سپاس من بە دەستپێک بە دەستەواژەیەک دەستپێک هەنگا بەڕستەیەک دەڵێم سەردەمی حکومڕانی ئاسان لە کوردستان بەسەر چوو ئەو سەردەمە ڕۆیشت کە بودجە هەبێ و وەکو ساڵی با بڵێن لە 2005 و 6 و 7 تا ئێستاکە تا کابینەی پێشتریش تقریبن گونجاو بوو بەڵام لە ئێستادا ئەو سەردەمە بەسەر چوو سەردەمێکی زۆر سەختە بە ئەو کەسانەی کە دێن وەکو سەرۆکی حکوومەت وەکو وەزیرەکان وەکو ئەو حزبانەی کە بەشدارن لە حکومڕانی بۆ جیاوازە بەڕاستی ببرە من ئەو شتە دەڵێم ئەو جار دێمە سەر تەقیمی خۆم لەوەی لەبەرەوەی بەڕاستی ئەوەی ئێستا لە دنیا ڕووەدا زۆر جیاوازە لەگەڵ هەموو ئەو ڕووداوانەی کە لە کابینە یەک لە دوایەکانی پێشتردا ڕوویداون ئەگەر سەیری ئەگەر بە لە پەنجەرەیەک یا لە دەلاقەیەکی بچووکەوە تەماشا بکەین زۆر با بڵێن تەقیمەکەمان سادە ئەبێ بەڕاستی ڕەنگە هەموو تەقیمەکە کۆ بکەینەوە لەو هەڵسەنگان نەباوانێک ئێستا هەیە هەموو کۆ بکرێتەوە لە نەبوونی موچە من لە پەنجەرەیەکی گەورەتر تەماشاکەم پەنجەرە گەورەکەش پێمان دەڵێ کە لە دنیا ئێستاکە ململانێکی زۆر زۆر گەورە هەیە گەورە لە نێوان دوو جەمسەر بەلایکەمی جەمسەریت کەش هەیە ئێستاوە چینیش هاتۆتە ناو یاریە سیاسەکان لە ناوچەی ئێمە بەڵام بەلایانی کەم لە بینی رووسیا و ئەمریکا و ئەوانەی کە ئەو وڵاتانش کە دابەش بوونێتە سەر هەردوو جەمسەرەکە و ئەوانە لە ململانێش توندان لە ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تەحدیدا عێراق و لە سووریا کە هەردوو کوردستان پێوە چێنراوە لەوێ ئەو جەمسەربەندیە ئێستا زۆر بەتوندی بە دیار کەوتووە و بێگومان ئەوە کاریگەری نەرێنی لەسەر حکومڕانی ئێمە هەبووە ئەوەش بۆتە بەشێک لە فشار لەسەر ئێمە ئەوە لەلایەک مەسلەی هاتنی با بڵێن نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 کە لێکەوتەکانی لە هەموو دنیا بە دەرکەوت بە تایبەتی لە کوردستانیش و لە هەمووش خراپتر بوو بە هۆکارێکە بازاری نێودەوڵەتی نەوت وهروەها ئابووری جیهان چکەمووی بە کە نەوت ئینتاز نەکرا کە کارگە ڕاوەستا پێویستی بە نەوت نابێت کە تیارە نەفری پێویستی کە پاپۆڕەکان لەناو با بڵێن لەناو ئۆقیانوسەکان نەجوولانەوە باریان نەبریتر پێویستیان بە نەوت نییە ئێمە لە ماڵی خۆمان 3 سیارە هەیە 3 سیارە لەو ماوەی 5 مانگ 6 مانگا بە هەر 3 سیارە بەشی 1 مانگی زمانی جاران بنزینیان سرف نەکردووە ئیتر ئەو داڕمانی بازاری نەوتەش بوو بە هۆکارێک کە با بڵێن بۆ هۆکارێشتر بۆ فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر کابینەی تازە جا بۆ هەموو دنیاوە بوو بۆ ئێمە زیاتریش چکە ئێمە گاماورە دراوین و هەروەها شتێکی زۆر گرنگ هەیە لەو کاتە سەختەدا کە هەموو دنیا هەموو مرۆڤاتی ڕوبەڕووی ئەو قەیرانە خەتەرەی کۆرۆنا و ئیقتصادی بووتەوە ئێمە لە بەرامبەر پیلانێکی زۆر گەورەدای پیلانێک کە ئەیانەوێت قوارەی هەرێمی کوردستان بچووک بکرێتەوە ناڵێم لە ناو بردرێت بەڵام
مانەکەی وەکو لە ناوەبردن وایە ئەوێت بێهەژمونیکەن بەڕاستی ئەو پیلانە ئەم تەسەوڕەکەم هەروە ئاسانیە دەوڵەتی عێراق پیادەی ئەکا و وڵاتانی ئێران و تورکیا و ئەو سووریایە کە پەرتەوازە بوو ئەویش تێدا بەشدارە ینی ئەوە لە هەمووی خەتەرترە بەداخەوە ڕەنگە لە ناوەخۆش ینی بە ئاگایی بیا لە بێ ئاگایی بی یا لەبەر ململانەی سیاسی بی چونکە ئێمە لە وڵاتی خۆمان ئەم ململانەیە هەژمون و کاریگەری هەرمایە لای خۆشمان کەوتونێتە ژێر ئەو فشارێکە ئەو قوارەیە ئەین دەستکاری بکرێت بە زۆرێکە لە قازان زیێمەنێ لەو سەردەمە سەختەدا ئێستاکە بەڕاستی خەڵک لە تنگانەدایە حکوومەتیش لە تنگانەدایە ینی حکوومەت حەزەکە خەڵک لێ ڕازی بێ ئەگەر پارە هەبێ معاش تەوزیعەکە ئەو مەسەلە لێ دەرکە ئەجینا هەنگاوی زۆر باش هاوێشترایە و ئومێد هەیە هەنگاوی زۆر باشتریش بە هاوێشترێ و لای من ناومێد نیمە متاکیدم کە گۆڕانکاری زۆر گەورە ڕوەدات و ئەو قۆناغێسا تێداینە قۆناغێکی کاتیە هەموو دنیا تێدایە با ئێمە لە پەنجەرەی بچووک و لە دلاقەی ئەگەر لە ئەوها لە پەنجەرەیەکی بچووک تەماشای دنیاە بکەین تەماشای خۆمان بکەین هەر ئەوەندا بینین بەڵام ئەگەر بە زۆر بەکراوی تەماشا بکەین چارەسەریەکانیش زۆر بەکراوی بە گەوری ئەبینین بە دڵنیای هەموو قەیرانێک کاتیە هەموو قەیرانێک کاتیە کاک سۆران لە هێڵە گشتیەکانی کارنامەی کابینەی نوێم خاڵێکی زۆر گرنگ هەبوو کە پتەوکردنی بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ بەغدا دانوستانی و گفتوگۆی بەردەوام بۆ دەستهێنانی زۆرترین مافەکانی خەڵکی کوردستان ئالە مڕۆوە ئەگەر قسە بکەی شتێکی باش بەڵێ بەخۆی من پێم وایە بەڕێزان باش قسەیان لەسەر چۆنەتی هەڵسەنگاندنەکە کردووە ئێمە هەفتەی ڕابردووش تقریبەن گەنگەشەی ئەو خاڵانەمان کرد کە هەڵسەنگاندن ڕەنگە لە کاتێکی ئاسایی یا بابەتی تر و لۆجێکی تر بێ وەک لە کاتی قەیرانە بەڵام لەبرەوەی ئەم یەک ساڵەش وەکو جەنابەت تەمەنێکی زۆر نییە بۆ بەتایبەت لە ئیدارەدان و حکومڕانیە بەڵام لە ڕۆی ئاسایی و دەستوریەکەی و 25% تەمەنی کابینەکەیە کە بای ئەوەندا هێنێ کە بە جۆرێک لە جۆرەکان بە لە بەرچاوگرتنی ئەو قەیران و ئەو ئاستەنگانش کە هەن قسەی لەسەر بکرێ بەڵام تایبەت بە یەک خاڵی گرنگ کە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەم گرفتێکی ئەجگار گەورەیە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە و هەم هەنگاوێکی گەورەشە بە نسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەسەلەی مامەڵەکردنی بووە لەگەڵ بەغدا چونکە بەداخەوە بەهۆی ئەو فاکتەرانەی کە کاکرەباز باسی کرد ئەوەیە کە ئێمە جۆرێک لە وابەستەبوون و پاشکۆیەتی لانی کەم ئابووریمان بۆ بەغدا دروست بووە یعنی ئێمە پێش کۆرۆناش نەمانتوانی بەداخەوە بتوانین بەبێ بەغدا لانی کەم لە پرسی موچە و ئەوانەیە جۆرێک لەسەر بەخۆی و ئەوانەمان هەبێ ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوویەکی پراگماتیکیەوە بێتە پێش بەوەی کە بیکا بە کار و بەرنامەی خۆی لەوەی کە پەیوەندیەکی هاوسەنگ و وەڕێکەوتنێکی هاوسەنگ لەسەر بنەمایەکی تەندروست وەلاپەڕەیەکی تازە و قۆناغێکی تازە لەگەڵ بەغایە بکاتەوە ئەلەمەیە خاڵێکی گرنگە و جێگەی دەستخۆشیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هەتا ئەم دەقەیەشی لەگەڵا بێ لەسەر ئەم نەهجەی خۆی بەردەوام بووە ینی 6 ڕۆژ دوای ئەوەی کە کابینەی تازە دەست بەکارە بێت لە 16 تەموزی ڕابردووە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە چێ بۆ بەغاوە لەوێ نیەتپاکی و نیازپاکی پیشانەداوە هەتاوەکو ئێستش ئەم سەردان و هاتوو چۆیانە بە یەک ئاراستە بەردەوامە واتە ئەوە تەنها شاندی کوردستانە پەرۆشی ڕێکەوتن و با بڵێن پەرۆشی سەردانەکان و ئەمانەیە لە بەرامبەرە ئەم گەرم و گوڕێ لە تەرەفی دووەم نابێنرێ هەر لەبەرەوە بۆچی دەستکەوتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە هەتا ئەم خۆناغە بە درێژایی یەک ساڵی ڕابردوو ئێستا ئیتر بەغدای بیان و بڕ کردووەواتە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سیاسیەوە بەڕەکەی لە بنپێی بەغدا دەرهێناوە لەوەی کە چیتر وەکو دروشم بوترێتەوە کە ئەمە کوردستانە ڕێک ناکەوێت ئەمە کوردستانە ئامادە نیە نەوتی خۆی ڕادستی بەغدا بکە و داوای نەوت و داهاتی بەسڕە بکە ئەمە کوردستانە نایەوێت پابند بێ بە دەستورەوە و چوزانم ئەو بەیت و بالۆرانەی کە لە چەند ساڵی ڕابردووە گوێمان لێ بووە ئێستا پەرحەکانی کوردستان ئەگەرچی بە جۆرێک لە جۆرەکان سازشی زۆر گەورن یعنی ئەگەر ئەم سازشانە ئەگەر 2 ساڵ لەمە بەربکرانایە ڕنگ بۆ ئێستا وەزعەکە بەم شێوەیە نەبوایلانی کەم لەم قۆناغەیە بەڵام ناتوانین بڵین ساڵێکی تر بەغدا داوای هەموو نەوتی لێ ناکردی ناتوانین بڵێن ئەگەر ئەم سازشە پاریش بکرایە 2 ساڵی تر بەغدا داوای ڕادەستکردنی چوزانم فڕۆکەخانە و دەواازە و هەموو شتی لێ ناکردی
ئەم سازشانە کە ئەشکرێن ناتوانین بڵین لە 3 ساڵی داهاتووە داوای حکومڕانی تەواو و کاڵترکردنەوەی ئەو فیدراڵێتە فشەڵەی کە هەیە نەئەکرد. بەڵام خاڵێکی گرنگ هەیە ئەبێ ئێمە لە بەرچاومان بێ ئەوەیە کە ئێستا بەختا نایەوێت لەگەڵ کوردستانە ڕێبکەوێ. ینی ئەمە ئیتر ئەبێ ئێمە بەم دەرەنجامە بگەین و ئەبێ خۆمان بۆ خۆناغا حازرکەین کە ئێمە بەبێ بەغدا چیمان پێکرێ. ئێمە لەگەڵ بەغدایان ناتوانین بگەینە ڕێکەوتن مەگەر بەوەی کە تۆ ڕادەستکردنی نەک ئیرادات و داهات و ئەمانە بگاتە ڕادەستکردنی ئیرادە و هەموو شتێک کە ئەمەش پێم وانە مای قوبڵکردن بێ. بەڵام بەغدا بۆچی نایەوێت لەگەڵ کوردستانە ڕێکەوێ بە تەسەوری من چەند فاکتەرێکیە. فاکتەرێکی سەرەکیان ئەوەیە کە مەسەلەی ڕێکنەکەوتن و سزادانی کوردستان چەند جارێک باسمان کردووە کەرەستەیەکی میدیاییە و ئامادەیەکی سیاسیە و بۆ خۆ بە پاڵەوانکردن و کۆکردنەوەی دەنگ و ئەوانە بەکارەهێنرێ. بۆیە ئێستا سزادانی کوردستان و ڕێکنەکەوتن لەگەڵی دەستکەوتە وەک ئەوەی ڕێکەوتن لەگەڵ کوردستانە. و خاڵێکی تر پەیوەندی بە کیانی ئەم دەوڵەتەوە هەیە کە پێوترێ عێراق خاوەنی سەروەریەتیەکی تەواو نییە و ئەمە شتێک نییە کە بتوانین حاشای لێ بکرێ و حاشا هەڵنەگرێ لەوەی کە ئەجەندای سیاسی و فەرزکردنی ئیرادەی دەرەکی بەسەر عێراقا هەیە و بە جۆرێک لە جۆرەکانیش فەرزکردنی ئیرادە لەم پێناوەیە لە خزمەتکردنی ئەو ئەجەندانە خۆی بینێتەوە چونکە پەیوەندیەکی ڕاستەوانە لە نێوان بەهێزبوون و باشی وەزعی کوردستان لەگەڵ گەورەبوونی حەجمی فۆبیا و ترسی ئەو وڵاتانەی کە ترسیان لە بەهێزی کوردستانە هەیە. بەم مانایی کە هەرچەند وەزعی کوردستان باشتر و سەقامگیرتر بێ ئەوەندە فۆبیا و ترسی ئەوان گەورەترە بێ. بۆیە ئەلێرەشا عێراق و کەرەستەوەکو مامۆستا هەڵگورد فەرمووی بەکارەهێنرێ بۆ ئەوەی خزمەتی و ئەجەندایە بکە. و خاڵێکی تریش پەیوەندی بۆەوە هەیە کە عێراق لە ساڵی 2023 بەدواوە هەتا ئێستا بەم ئەندازە لە وەزعێکی ئابووری خراپانە بووە. عێراق سەرباری کاریگەربوونی بە لێکەوتەکانی پەتای کۆرۆنا پابندە بە ڕێکەوتنی ئۆپیک پلاسی شەوە کە ئەبێت لە ڕۆژێکە ئێستا 1,29,000 بەرمیل کەم کاتەوە کە ئەمە کاریگەری لەسەر ئابوووریەکەیە بێ. و خاڵێکی تری ئێجگار تازەش کە ئێستا لە دوسێ ڕۆژی ڕابردووە یەکێتی ئەوروپا عێراقی خستە لیستی ئەو وڵاتانەی کە تاوانی سپیکردنەوەی پارەی بە شێوەیەکی منتەزم تیا ئەنجامەدرێ. ئەمە زەربەیەکی ئێجگار گەورەیە بۆ اقتصادی عێراقی چ لە ڕووی ئێستاە چ لە ڕووی استراتیژیەوە لەبەر چەند خاڵێک. یەکەمیان ئەوەیە کە تۆ یەکێتی ئەوروپا کە وڵاتێک بخاتە ناو لیستی ئەو وڵاتانەی کە تاوانی سپیکردنەوەی پارەیان تیا ئەنجامەدرێ ئامادە نیە قەرزی بداتێ کە عێراق ئێستا بۆ ڕزگاربوون لەم قەیرانە ئەوە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە پەرلەمانی عێراق بە یاسا حکوومەتی ناچار کردووە کە بڕی 20 میلیارد دلار قەرز بکات 5 میلیاری لە دەرەوە بێ لانی کەم دەواازەی ئەوروپای بەڕوا داخرێ و بە هەمان شێوە کاریگەری لەسەر هاتن و هەبوونی کۆمپانیا ئەوروپیەکان لە عێراقا ئەبێ و کاریگەری لەسەر پرۆسەی بانکی و ئەوانە ئەبێ کە ئێجگار گرنگە بەڵام لەسەر هەموو دەستەوارە و سەفقە و ڕێکەوتنەکانیش کاریگەریەکی ئێجگار گەورەیە بکەوە ئەکا زەربەیەکی کوشندە لە عێراق درێ ئەمەیان ڕەنگە خوێندنەوەیەکی پراگماتیکی بێ بە وەزعی عێراق تەنها بە وەزعی عێراق بەڵام ئەگەر لە ڕووە یاسایی و دەستوریەکەەوە تەماشای بکەین ئەگەر گریمان بە گریمانش باوەڕ بەوە بێنین کە کوردستان بەشێکە لە عێراق و هاوڵاتی کوردستانی هاوڵاتی عێراقیە ئەوە بەرپرسیارەتی ئەخلاقی و سیاسی ئەم حکوومەتەیە کە لە مشوری دەستەبەرکردنی با بڵێن سەلامەتی و مەعیشەت و ئەوانەی هاوڵاتیانی کوردستانی شابێت سەرباری هەموو ئەوانە حکوومەت هێرێمی کوردستان ئەوەندەی هەتا ئێستا ئەبیندرێت و ئەبیسترێت با بڵێن دەستبەرداری هەوڵەکانی خۆی نەبوو بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغاو بۆ نزیک بوونەوە لەگەڵی بۆ بە دەستورکردن بۆ بە بنەماکردنی دەستور وەکو بنەمای ڕێکەوتنەکان بەڵام خاڵە گرنگەکە لێرەیە ئەوەیە کە ئێمە مارانگەستەین بەدەستی عێراقەوە و ڕێکەوتنی زۆریشمان هەبووە و تازەترینی ئەو ڕێکەوتنی ساڵی 2009 بوجەیە ئێمە ئەزانین کە ڕێکەوتنەکان هەر چۆنێک بن بە هەر بەهایەک بیکەین لە دوجارە ڕێکەوتنی فشەڵ دەرەچن و میزاجێت حکمیەکەوە باشترین بەڵگەش ئەوەیە کە باسم کرد بۆیە خاڵی گرنگ لێرەیە ئەوەیە ئێستا ئێمە پلان بۆ ئەوە دابنین کە بێ بەغا چیمان پێکرێت کە ئەمە دوو سوودی بەڕای من زۆر گرنگی هەیە گەر ئیجازە فەرمووی یەکەمیان ئەوەیە ئێمە لەو پاشکۆیەتیا قورسە ڕزگارمانە بێ کە بۆ بەغدا هەمانە دروستە ڕەنگە لە ئان و مەرحەلیەتە بارگرانەیەکی زۆر گەورە بخاتە سەر حکوومەت بەڵام ئیتر هەستەکەی کە چارەیەکی بەدەستەوە نەماوە ئیسیفادەی دووەمی ئەوەیە کە تۆ لەم پاشکۆیەتی ئابووری بەغدا ڕزگارت بوو ئەپەرژەیتە سەر ئەوەی کاکە پرسە سیاسیە قوڵەکانی 100 ساڵی ڕابردوو ئێمە لەگەڵ عێراقا بێنینەوە بیخێنە سەرمێزی گفتوگۆ ئێستا بە پلان و استراتیژ ئیشی لەسەر کراوە کە تۆ هەموو پرسی کوردستان
کورد کراوەتەوە لە پرسی بوجە و موچەیە دانوستانی ئێمە بە چەند ساڵی ڕابردوو کراوەتە پرسی موچە و بوجە ئێمە گەر لەسەر پرسی بوجە و موچە لەگەڵ عێراقا ڕێکەوین پرسەکانی تر بوون بە پرسی مامناوەندی و ئەولەوێتەکانیان کەمتر بۆتەوە بەڵام کە ئەگەر لەم گۆشە نیگایەوە عێراق نەتوانێت زەفەرت پێ بڕە بە تەسەوری من ئێمە ئەتوانین بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە پرسی خاک و سنوور و پێگەی کوردستان و مافە دەستوریەکانمان ئەبێ کە ئەمە خاڵێکی ئێجگار جەوهریە بەڵام ڕەنگە خاڵێکی استراتیژیش بێت لە ئانی ئێستاە بەداخەوە ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان بەرگەی ئەوە نەگرێکە لەگەڵ بەبێ یارمەتی عێراقم قۆناغە تێپەڕێنێ بەڵام ئاخر قسەی من ئەوەیەکە بە چ کۆستێک بە چ کولفەیەک تۆ لەگەڵ عێراقا ڕێگەکەوی ئەوەی کە هەیە سەرباری ئەو هەموو داواکاری قورسەی کە عێراق هەیەی ئەو هەموو سازشەی کە کوردستان کردوێتی هێشتا ئامادەنێ نیوەی پارەی موچەی فەرمانبەران بە کوردستان بدەن لەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق حکوومەتی عێراق لەم پەیوەندیە هەست بە غیاب یان نائامادەبوونی ئەو وڵاتاناکرێت کە هەموو جار لە هەموو قۆناغێکە ڕێنماییمانەکەن یا ئامۆژگاریمانەکەن یا فشارمان لە یەکەم جاری وا هەیە بۆی کە ئێمە بەشدار بینەوە لە بنیادنانەوەی عێراق لە دروستکردنەوەی عێراق یاخود هەر حکوومەتێکی تازە کە دێتە سەر حکووم هەر کابینەیەکی تازە هەر سەرۆک وەزیرانێکی تازە دێت ئەم وڵاتانە بە تایبەتی ئەمریکا جۆرێک لە ڕغبەتی هۆی هەمویان لە خەمی پاراستنی یەکپارچەیی خاچی عێراقان بەڵام هیچیان لە خەمی ئەوەیان نین کە عێراق وڵاتێکی خاوەنسیا دەبێت زلهێزەکان بەستم ئەمەی لە 2004 کە بە فەرمی عێراق حکوومەتی عێراق تەسلیم بە عێراقیەکان کرایەوە ڕادەست بە عێراقیەکان کرایەوە بە دوای ئەوە دەستور پەسەند کرا بەڕاستی یەکێک لە هەندێک مەرزی گرنگ هەبوو کە ئەمریکا هەیبوو ئێستا ئەم مەرزانە هەر وردەوە هەر نەماون یەکێک لەوانە ئەمریکا نەی ئەویز نفوز و پێگەی ئێران بەم شێوەی ئێستا لەناو عێراقا هەبێ کەچی ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ مەسەن سوپرایزی دروستبوونی ئەم هەموو گروپە میلیشیایە لە عێراقا کە ئێستا یەکێک لە مەرجەکانی گفتوگۆی استراتیژی نێوان ئەمریکا و عێراقیش ئەوەیە کە ئەم گروپانە ڕۆڵیان نەمێنێ بەڵام بەهۆی ئەم ڕووداوانە بەهۆی غیابی فشاری ئەو ئەمری ئێمە قەت نابینین ئەمریکا و بەریتانیا خۆی ئەمە هەر شاندێکی هەرێمی کوردستان کاچێتە بەغدا لەگەڵ قونسوڵی ئەمریکا بەریتانیاش دانیش باڵێزی ئەمریکا و بەریتانیاش دانیشێ کەچی ئێمە مەسەن لەگەڵ UN بە بەردەوامی کۆبوونەوەی سەرکردەکانی هەرێمی کوردستان هەیە ئەوانەی حکوومەت و بەسەرات سەرۆکایەتی هەرێمیش لەگەڵ نوێنەری نەتەوەی گرتوەکان هەیە کەچی نابینی ڕۆڵێک لەسەر ئەرزی واقع تۆ ڕۆڵێکی ئەم زلهێزانە بە هیچ شێوەیەک نابینی لەوەی کە ڕۆڵیان هەبێ لەوەی کە ئەم کێشانە لە نێوان هەرێمی کوردستان و ئەوانە چارەسەر بکەن وە کاکسۆراوتی لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە بەڕێز کاک مەسرور بارزانی سەردانێکی بۆ بەغدا کرد ناوینا سەردانی نێتپاچی کە ئیتر گفتوگۆ و دانوستان بەردەوام بێ ئەگەر چی دۆخی عێراق خۆشی لەو ساڵەیە زۆر تەواو نەبوو بەڵام دوایی سەردانی شاندی ترمان بینی بە سەرۆکایەتی کاقوبات بە دوای ئەوە سەردانی شان بە ڕێزکاک نەسیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش سەردانی کرد نەکرد سەردانی حکوومەتی عێراقیگە بەڵکو سەردانی هێز ویلایەنە شیعە کاریگەرەکانیشی کرد لەوێ بە دوایەوە چەند شاندێکی کەش ڕۆیشتەوە یعنی ئەوەی ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبیستین لە زاری بەرپرسان و ئەندامانی شاندی دانوستانکار هەرێمی کوردستان شتێک نەماوەنەیکە بەڵام عێراق لە پاڵ ئەوە خەریکی یەکەم سەپاندنی عقلیەتی سنترالیزم وەگو لە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق هەیە لەگەڵ ئەوەشا خەریکی فشاری سیاسیە هەر بێت دوێنێ ڕەنگە هەموو ئاگادار بن دوێنێ و پێرێ حەشدی شعبی هاتوونەتە ناوچەی کفری ئەیانوێ زیاتر بێنە پێشەوە لەولاوە دەغڵ و دانەسووتێ لەولاوە نەوتی کەرکووگە دزرێ لەولاوە گروپە میلیشیەکان هەموو شتێکەکەن باش ئەگەر کێشە نەوتە لەگەڵ هەرێمی کوردستانە بە هەزاران بیر لە من دەستی و گروپە شیعانەی لە کەرکووکۆ تا باشوور تا بەسڕە لە من دەستیانایە ئەی ئەمانە سامانی وڵات نین جا ئەم فشارە سیاسی ئەوەی کاکسۆرانی ژوتی ئەتوێ من ئیرادەی خۆمت تەسلیم کەم یا ئەتوێ ئیراداتت تەسلیم کەم عێراق ئێوێ ئیرادە تەسلیم کات لە پەنا ئەمەیە کاک ڕێباز حەزەکەم باس ئەوە بکەیت ئەلەمەیان حەزەکەم وەکو پێشمەرگەیەکی دەرین قسە بکەیت لە پەنا ئەم دۆخەیە کە ئەڵێن بەغدا هەرێم ڕێناکەون هەندێک هەرێمی کورد هەندێک میدیا هەرێمی کوردستان هەندێک پەرلەمانتاریش بەداخەوە لە بەغداش و لە کوردستانیش
هەرێمی کوردستان تاوانبارەکەن لە کاتێک هەموو شتێک پیشاندرا و حکوومەتی عێراقیش لێدوانێکی نییە لەوەی بڵێ ینی بەعکسەوە زۆر لێدوانی زۆر تونند و ئیستیفزازی هەیە لەسەر دانوستانەکان. هەندێک بانگەشەی زۆر دەنگی نەشاز دروست بووە، مەسەن هەندێک باز لەواکەن کە هەرێمی کوردستان هەڵۆشێت، هەندێک گەڵێن با موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بچێتەوە بەغدا، هەندێک باسی لا مەرکەزیەکەن. ئەمانە ئەم بانگەشانە کە بەڕاستی من هەستەکەم مەدروست بێ، استراتیجێکی لە پشت بێ، پلانێکی گڵاوی لە پشت بێ، حەزەکەم ئەمایان وەکو پێشمەرگەی دێرین باس شی بکەیتەوە. ئەم بانگەشانە چین دروست بوون. بەس کاگرێ باس ببوورە لە کۆنتترۆڵ با ناوبڕێک بڕۆین بەڕێزان ناوبڕێکین و دەگەڕینەوە لای کاگرێ باس. دووبارە سڵاو دەگەڕێنەوە بۆ گفتوگەکەمان. کاگرێ باسی ئەو دەنگە نەشازانەمان کرد کە باسی هەڵەشانەوەی هەرێمی کوردستان گەڕانەوە ینی سنەسەری موچەی هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەتی عێراق، باسی لامەرکەزی، باسی زۆر شت دەکرێت لە پەنە ئەوەی کە بۆ پەیوەندیەکانی با بڵین دانوستانەکانی بەغدا و هەولێر ناگەنە. بەڵێ کەم وتیشمانەوەکو پێشمەرگەی دێری باست کرد وەکو پێشمەرگە دائیمەن ئێمە لە ژیانی پێشمەرگایەتیمان تا ئەمڕۆ بیستومانە کورد لە شەڕ سەرەکەوێ لە مفاوەزات ئەدۆڕێ. ئەمە کەلیمە و مەقولەیەکی کۆنە. من نەتوانم تەسنیفی کەم بە چەند خاڵێک. یەکەم ئەگەڕێتەوە سەر پێگەی کورد ئەگە سەیری کەی ئەم کاتە ڕەحمەتی جەنابی مام جەلال و بەڕێز کاک مەسعود بارزانی لە بەغدا بوون سەیری ساڵی 2003 و لەگە ڕوخانی عێراقا بکەیت. سەیری پێگەی کورد کەی چەند پێگەیەکی بەهێز بوو. ئەمەش سەرچاوەکەی بۆ دەگەڕێتەوە کە کورد خیتابێکی سیاسی موحەدی هەبوو. توانرا هەنگاوی زۆر باش بچیتە پێش. وە دەلیلە نیش بۆ ئەم شتە گە سەیری کەی کابینەی بەڕێز مالکی لە هەولێر دامەزرا. بۆ لەبەرەوەی کورد پێگەیەکی بەهێزی هەبوو. خاڵی دووەم ئەگەر سەیری دوای ئەم ئەحداسانە بکەی، دوایی دەتوان برێم لاوازبوونی پێگەی کورد بکەیت، ئەمەش بۆ زۆرێک لە ئیستیغلالکردن لەلایەن دەوڵەتی عێراقەوە لەلایەن وڵاتانی عەرەبی شۆڤێنیەوە بۆ دوای لاوازبوون کەی لە قۆناغێک مەسەڵەن کورد بەرەو لاوازی ڕۆژ لە ئاست کورد لەوانە کاک بەرهەم لە دوای ئەوەی کە خلاف و ململانەی حیزبەکان لە دوای نەمانی ڕەحمەتی مام جەلال لە بەغدا کە پێگەیەکی گرنگ و تاریخی هەبوو بۆ دوو دەورەی سەرۆکۆماری، لەوەشە مەقولەی عەرەبی هەیە ئەلمەکان بالمەکین، ئەمانە هەمووی دەور و تەسیری کاریگەری خۆی هەموو. کاکە باستخوا بە ئیجازت پەیوەندی بۆ نییە کە عێراق لەو قۆناغی کە جەنابەت باسەکەی عێراق خۆی لاواز بووە، یعنی هەر کاتێک کە عێراق لاواز بوو بێ بەو نەوعە مامەڵە کراوە، ئەو کاتێک کە عێراق یەک تۆز هەستی بە بەهێزی کرد بێت مێنتاڵەتێکە گۆڕاوە، یعنی لە سەردەمی کوردستانیش بەهێز بوو بەڵام لە سەردەمی ڕەحمەتی جەنابی مام جەلال بوو کە مالکی هێزی بەرەو کوردستان جوڵانەوە مەسەلەن هەر ئەو کاتێک کە یەک تۆز هەستی بە بەهێز کردووە خۆ ئەوە هینێکی ئەوە نییە. ئەمەش بۆ چونێکی ڕاستە، بەڵام ڕەنگە قەت وەکو ئێستانە ئەمە ڕاو سەرنج و تێبینیە بەڕای من. ئەمە یەکێک لە ینی ئەمە هۆکاری یعنی عوامیلی خارجی هەیە و داخلیش هەیە. ینی خیتابی سیاسی موحەدی خیتابی سیاسی هەرێمی کوردستان بەرامبەر ئەم عەقلێتە شۆڤێنیە کە نەجێ بە دەستورەدا نەبەجێ بە بنەما سەرچەکانی عێراقەدا کە لە دەستور بە ئیتیحادی عوڕ هاتووە ئەنجێ بە شتانە نادا. و سەرباری ئەوەش تەبعاً هێواش عێراق وەکو دەوڵەتێک کەوتۆتە سەرپێی خۆی بەهێز بووە. ئەگە تۆ سەیری ینی منزومەی دیفاعی عێراق بکەیت لە 2003 لەگە ئێستا سەیری کە بزانە من ڕاستە بەرنامەکەەوە نیە دەنە بە درێژی بچێ سەیری قووەی جەویەکەی بەڕیەکەی قوات خاساکەی سەیری هێزی دژە تیرۆ ینی عێراق بە قوت بووە برێنەرێ، بەڵام خۆ ئێمەش بێ قوت نین، خۆ ئێمەش لاواز نین لە بەرامبەر ئەمە یەکەم ساحەبی ئیرادەیەکی بەهێزین کە قەت هەرگیز بۆەوە سەردانان نوێنین ئیرادەی میلەتی ئێمە بشتێ. ئەوەی کە مفاوەزاتەکان وای کردیە کە ئێمە بکەوینە ئەو دۆخە بەڕای من یەکێک لە هەرە خاڵە ئەساسیەکان موحەدی خیتابی سیاسیە
وهروەها ئەم خەرکە دەتوانن برێمەوانەی کە لە بەغدا لە دەرچوونی یەکڕیزی ماڵی کووردا دەرچوون ئەگە سیرکەی هەندێک لەوەی هیچ وڵاتێک بێ کەم و کوڕینی ئەمەش لە هەرێمی کوردستانە بێ کەم و کوڕینی ئێمەش کەم و کوڕیمان هەیە ئەگەر عێراق قاتێکی هەبێ مەنی و قاتێ مەش هەمانە بەڵام هیچ جارێک ڕۆژێک من نەمبینیە پەرلەمانتارێکی لە هیچ لە ئیتیلافی دەوڵەتی یاسا لە هەر کیانە سیاسەکانی عێراقا ڕۆژێک بچی لەسەر شاشەیەش تەلەڤیزیۆن زەمی عێراق بکایە زەمی منزومەی ئەتوان برێن یەک لە دیفاع ئەوەی عێراق ڕخنەک لەلایەنەکانی بەڵام مەسەرەن من گوێبیست بوومە پەرلەمانتاری کورد عیب و عار یا کەم و کوڕی ناوهەرێمی کوردستان لەسەر شاشەکانی تیڤ ئەوەکە اینجا ئەو چۆنی تێگا ئێمە هەمومان وەکو ئەم قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە مڵکی هەموو تاچێکی کوردە کە شەرەفێکی گەورەی بوو هەموو کوردێک پارێزگاری لێ بکە کە خاڵی مشتەرەکە لە بینی هەموو لامان بەڵام خۆ کە تۆ دەبینی بەڕاستی من هەست بە ئەحراجیەکەم هەست بە شەرمەزاریەکەم لە هەمان کاتدا مەسەن لەم ڕۆژانە بەڕێز دەوڵەت ڕئیس الوزەرا کازمی مەسەلەن نووسراوی زمانی کوردی کە لە دەستورە هاتووە کە زمانی دووەمە لایدایە لەسەر ئەوەی ڕسمی دەوڵەتە مەسەلەن یەک پەرلەمانتاری بە ڕێزی کوردستانم نەبینی بە هەموو حزبەکانمانەوە قسەیەک لەسەر ئەم مەسەلەیەکە کە پێشێلکردنێکی دەستورە زۆر شتی تریش ئەوانەی تریش لەگەر ئێمە لە گفتوگۆ هەندێکیان گەیانێتەوە ئەڵێ با لەسەر کوردستان اینجا ئەمەش من پێشتریش ڕەنگە لێ دوانم لە سەرداوی لەسەر ئەوانەی کە ئەم جۆرە قساناکەن ئەمە بەڕاستی بن پێم وابی احترامن بۆ ئەو کەسانە وەکو ڕێزێک بەڵام من پێم وابیەوە جۆرێکە لە ئیفلاسی سیاسی ئینسان بەرامبەر ئیرادەی میلەتی خۆی بەرامبەر خەڵکی خۆی بەرامبەر ئەم قوارەیە کە پێویست ناکە بگەڕێنەوە سەر ئەوەی چۆن بەردەساتەوە بە چ قوربانی دانێک بۆیە ئەمانەی کە هۆکاری خاریزین ئەمانەی کە هۆکاری ناوخۆین هۆکارە ناوخۆیەکانیش ئێمە لە بەرام عێراقا مەسەلەن ئەمە کۆمەڵێک مافمان لەسەر عێراقا عێراق دوای لێدانی کیمیاوی و دوای خاپۆرکردنی کوردستان و دوای کاولکردنی 6,000 دێهاتی کوردستان خۆ ئەم مافانە هەمووی جارێشتر ئەسەری ڕەزعی هەیە گەڕاوەتەوە سەر حکوومەتی تازە ێ باشە بابزانین ئەوانش چیان کردو بۆ هەرێمی کوردستان لە بەرامبەرەوە خۆ ئێمەش ئەو مافانەمان هەیە لە بەرامبەری داوای ئەو مافانە بکەین کە ئەوان نایدەن دەیان هەوێ بە جۆرێک لە جۆرەکان حەسرتکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەو مافانەت پێ نەدەن هەر داوای مەسائلی نەفت بکەن خۆ ئێستا من بە پێی معلوماتی من خۆ ئێستا استعداد پیشاندراوە کە نەفتیش ڕادەست بکرێت کە حدودەکانیش بە مشتەرەکی بەڕێوە بچێ نازانم چیتر ماوە بەڕای من ینی هەر ئەوە ماوە کە تۆ برێی ئاڵای سپی هەرکەم وڵی باوەڕ ناکەم ینی لە قیادەی سیاسی کورد ئەوەندەی من تێ بگەم وەکو پێشمەرگەیەک ڕنابینم ینی ئاڵای سپی بۆ عێراق هەر بکرێ بەڕاستیشی نازانم هەموو ئەو بەرپرسانەوەی باڵای حکوومەت ئی هەرێمی کوردستان ئەوانەشی کە لە ئەندامی شاندی دانوستانکار بوون هەفتەی ڕابردوو دکتۆر دارا ڕەشیدمان بوو ینی زۆر با بڵێن پێداگر بوون لەوەی کە ئەم دانوستانە چەند تۆ نەرمی ئەنوێنی ناکاتە ئەوەی کە تۆ با بڵێن لە هیچ شتێک لە هەیبەت و لە ڕۆقانونیەکەی قوارەی هەرێمی کوردستان کەم کەیتەوە ینی هەرێمی فیدرالی کوردستان وەک خۆی ئەمێنێ بە بەهەی ئەو دەستورەی عێراق ئەنجە دوایەوە ئێمە مراقەشەشت لەسەر ئێمە دانوستاندنەوانە یعنی ئێمە چی ئەدەین وەچی وەرەگرین ئەگەر ئێمە خیتابی سیاسیمان موحەدبی کورد بە زمانێکی یەکگرتوو بچێتە مەیدانەکە داخوازیەکان بکە تانە و تەشەرەی ناوخۆی لێ نەدرێت لە بەغدایە معلوماتی کازیبە و شتی خراپ نەدرێتە عێراقا و شتی نابەجێ و ناقانونی و کە لە زمانی نیزامی عاماشت باسەکرێ خراپەکاری نەکرێ من پێم وابی ئەمە جۆرێکە لە خاڵی لاوازی ئێمە کە چینە سەر گفتوگۆکان چونکە قسە هەیە ئەوان قساکەن لە هەندێک شتا هەندێکی معلوماتە هەندێکی پێشببینی هەندێکیوێ بەڵام خاڵە جەوهریەکە ئەوە ئێمە بێ میلەتی ئێمە لەسەر قاچی خۆی بوەستێ و حکوومەتی ئێمە بە ئیرادەیەکی بەرزەوە معاملە بکە و ئەو وەفتانە لەسەر گچکەترین مافی هەرێمی کوردستان دەست هەر نەگرن ڕاستە ئێمە لە دۆخێکی ئابووری داینە وەکو باسمان کرد ئەگەر موچەخۆرێکی هەرێمی کوردستان جوتیارێک کاسبکارێکی بازار بینی لە تێگەیشتنی خۆیەوە لەشە هەر حکوومەت ئیتیهامەکە کە بەرامبەر بەغدا خراپ بووە نەفتی نەداوە ئەوەی نەداوە بەڵام ئەمەش زۆرێکە لەسەر ئەوەی کە ئەبێ ئێمە تعبیەیەکی خەڵکی خۆمان بکەین کە هەندێک شتێ بۆی ڕوونکەینەوە خۆ کەسمان ئێمە مەحامی حکوومەت نینە
بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەمومانە بە ئیتیفاقی لە ناو حکوومەتەینا ملزەمی بەوەی کە بەس ئایا کازمی ئێستا ئەو مستەفا کازمیە کە کورد پشتیوانی کرد ینی خۆ هیچ سیاسی کە بە ئاشکرا پشتگیری کرد هێزە کورد بوو هیچ سەرۆک وەزیرانێکی عێراق لایەنی کەم بەختی زارێکتە دەرچوونی نەبووەوە ئەگەر لەگەڵ کووردا زۆرێک لە ئاسایی بوونەوەی دۆخ یا کۆنتاکتی باشین هەبوو بێ پەیوەندی باشی نەبوو بێ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردستانە بەختی نەبووە زارێکەکە لایەنی کەم دەرچێت هیچیشیان بەبێ پشتیوانی کوردستان نەیانتوانێت ئەو پۆستە وەرگرن ئێستانی کاک هەڵگوت حەزەکەم جەنابیش دەوبارە قسە بکاشە مستەفا کازمی چەند بەختی سەرکەوتنی هەیە کە هەتا ئێستاەوەی ئەبینی نازم لەگەڵ کوردستانە هیچ ژێربەژێر بێ یا سەربەسەر بێت شتێک نییە شتێک بۆ ئاساییکردنەوەی دۆ بۆ نیەتی باش لەگەڵ هەرێمی کوردستانە نبینی بەڕای خۆم بەڕاستی مەسەلا نەکازمیە و نەعەلاویە و نەعەبادیە و ئەوانە هەمویان یەک شکلن کێشە ئەساسیەکە لە بنیادی دەوڵەتی عێراقدایە جەنابت باسی ئێوەت کرد کە ئەمریکا ئێستا یەک پارچەی عێراقیوێ و هەمان ئەو بالۆرەم دێتەوە ینی ئەو تاریخ ئەمباتەوە ساڵی 21 کە دەوڵەتی عێراقدا مزراوە دوای چەند ساڵێکیش کە یەکەم جار ویلایەتی مووسڵی لەگەڵدا نەبوو دوای ڕفراندۆم کرا لەسەر مەسیری ویلایەتی مووسڵ ویلایەتی مووسڵیشیان لەگەڵ هاوپێچ کرد ئەو عێراقی ئێستا دەرچوو بەریتانیا دەیویست یەک پارچەی ئەو وڵاتە بپارێزێت ینی وڵات نەبوو کردیە دەوڵەت کردیە وڵات ناوینا ڕاستە هەندێک تەسمیاتە بوو عێراقی عەجەمی و عێراقی فارسی کاتی خۆی بەڵام وەکو دەوڵەت وەکو کیان وجودی نەبوو تەنانەت ویستی نێشنێک ینی نەتەوەیکی نوێ دروستکە بە ناوی نەتەوەی عێراقی هەتا مەجلیسی پەرلەمان ڕاستە پەرلەمانی تەسیسی یەکەم جار دوای بوو بە مەجلیسی ئومە ئەگەر لە یادتان بی ینی ئومەی عێراقی ئەوهاوەیە کرد مەلیک فەیسەڵی یەکەم پێشەوەی بمری نووسینێکی هەیە ئەو نووسینە وا حساب بکرێت کە وەکو وەسیەت حساب بکرێت دەڵێ ئەمن شکستم هینا لەوەی نەتەوەیەک دروستکەم ئومەیەک دروستکەم بە ناوی ئومەی عێراقی جا کێشە ئەساسیەکە لە بنیادی ئەو دەوڵەتە ئەو دەوڵەتە ینی نەبە و ڕفراندۆمە کە کرا لە سەر ویلایەتی مووسڵ کە ئەغلبیە کورد بوو ئەوان داوای بژاردەی سێمیان کرد کە ئایا لەگەڵ تورکیای نوێ دابی جمهوریەت یا لەگەڵ مەملەکەتی عێراق دابی ئەوان وتیان با دەوڵەتی کوردیش دەهەبی ڕازی نەبوو ئەوە یەک لە خەلە لە بنیادەکەی کە لەو دروستکردنی باشە کە لەگەڵدانەبوو دەبێ مافی بدەیت هەندێک مافی سەقافی زۆر بچووک هیچ کە نەبوو ئەویت کە هەموو بە شۆڕش بەدەستات هەر شۆڕشێکە کرا ئەگەر شکستیش ماهینا بە قۆناغێک ئەچۆ پێش بەهێز بێ بڵێ مەبەستم ئەوەیە ئەمریکاش ئێستا هەمان یاری بەریتانیا ئەکات کە ئێستا بەریتانیا ڕۆڵی کستر بووە بەریتانیا لە ناو مەشاکلی خۆی تلە ئەتلێتەوە ئەوێ هەمان ئەو یاریە بکە کە عێراق چکە ئەمریکا ئەجندەی تایبەتی خۆی پێسانەوە بین بەریتانیا ڕۆڵی زۆر واللهی خۆ لایەنێکم بۆ کوردستان بەخوای ڕەنگە لە ڕووی ڕۆڵبینینەوە دروستە ڕەنگە لە ڕۆڵبینینی ڕاستەوخۆ بەڵام دەستی هەیە لە ناو بەڵام لە ڕووی کاریگەریەوە کەمترین نیە لە ئەمریکا لە ڕووی پاراستنی عێراق ئەو ئێستاش خۆ بە خاوەنی ئەو میراتە ئەو وڵاتە ئەزانێت چونکە هەرچی ڕووداوێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقیا کە نەفت و غاز لەو شوێنەیە ڕووی داوە لە 100 ساڵی ڕابردوو هەموو یەک ناونیشانی هەیە ئەو ناونیشانش نەوت جا نەوت هەر بردنی نەوتەکە نییە سیاساتی نەوتی بۆ ئەوەی کە لە ئۆپیک کە عێراق و سعودی ئێستاکە مەسەلەن بوونەتە هۆی فشارێک لەسەر ئێران کە نەقسی بازار هەبوو کاتەکە نەقسی بازار هەبوو کە حەساردانرا ئەوان تاویزیان نەکردو هەر سیاسەتی نەوتی زۆر لە بازارکردنەکە گرنگترە بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا ئیتر بەڕاستی من ئەوەیە بینیم کە ئەو دەوڵەتە ینی نەسوننا شیعی قبوڵە بە تایبەتی دوای ئەو مەوجە دەمەویە کە لە نێوان هەردوو وەکو دوو نەتەوە لێ هاتووە دوو مەزهەبن یەک نەژادن وەکو دوو نەتەوە لێ هاتووە باوەڕ ناکەم قەت لە مەولا سنەیەک بتوانێت لەگە شیعەیەک بە دڵ و گیان یەکگرن بە هەمان شێوە ڕەنگە ئێمە کورد دڵسافتر بین بتوانین ئەگەر لە ڕێی فیدرالێتەوە مافەکانمان بدرێت ڕازی بین جا بەڕای من
مشکلەی عراق مشکلەیەکی بنیادیە پێشتر ئەمریکا لێرە بوو کاکڕێباز باسی بەندی حوتەمی کرد کە ئەمریکا ڕۆیش لە عراق لەسەر بەندی حوتەم لاکەوت لەسەی لادرا ئیتر ئازادتر بوو دەستی کراوەتر بوو و ئەمریکاش کە هەژبوونی کەمتر بوو ئێران هەژبوونی زیاتر بوو ئیتر بۆنا ئەو ئێستا فرسەتی هەیە و ئەیوێت باوەڕتەبی چاویان بە کوردستان هەڵ نایەت یعنی جارێکی لە قەیرانە ئەم با بڵین بوون بەلایانی کەم و چەبڕین بودجەبڕین ئێمە بینیمان یەکسەر لە سەرەتای شەڕی داعش بودجە موسەی کوردستان بڕا ئەم ساڵیش ڕێک لە دەستپێکی کۆرۆنا ئەو پارەکەمەی کە هات بۆ کوردستانیش بڕا ئەوەی کە جەنابەت هێڵی حەزەکەم بین سەر کابینەی نوێم هەرمە بەستم ئەوەیە کە ئەوەی کە جەنابەت باسیەکەی قۆستنەوەی ئەو خاڵە لاوازەی کە ئێمە هەمانە لەلایەن عێراقەوە بەداخەوە ڕەنگە بەشی هەرە زۆری خۆمان بۆ خۆمانمان دروست کرد بێ ئەویش بەوەی کە شاراوە نییە کە ئێمە خراپ سوودمان لە سەرۆت و سامانی خۆمان وەرگرتووە خراپ سوودمان لە ئەزمموی حکومڕانی خۆمان وەرگرتووە ئەمە دیوە خراپەکەیەتی کە ئەگەر باسیکەین کەڵەکەبوونی گەندەڵیەکی زۆر و خراپ و خراپ بەکارهێنانی مڵک و سامانی گشتی لە چەند ساڵی ڕابردووە هەموو ئەمانە وای کردووە کە ئەم کابینەی نوێمە بێت کە باس لەوە بکات کە چاکسازی بکە بە چوارچەوەی ئیشەکانی خۆی چاکسازی ئەم جارە نەکوەکو زەرورەت نەکوەکو پلان و استراتیژ بەڵکو وەکو حتمیەت و مانەوە بەڕاستی ئێمە ئێستا لە ئەنجامدانی چاکسازیەکی ڕەگ و ڕیشەیی بوێرانە پێم وانە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە چارەیەکی ترما بێتەوە چونکە ڕۆیشتن بەرەو بەغداژ وەکو ڕوونم کردەوە لە ئێستا نەک برینەکە چارەسەر ناکە ئەگەر بۆ مەرحەلەیەکی کاتی و مەرحەلیش بێ بەڵکو قورستری ئەکا و لێکەوتەکانی زۆر خراپترە بن کەواتە ئەمە وامان لێ کات کە ئێمە بیر لە گەڕانەوە بۆ خودت بکەینەوە گەڕانەوە بۆ خۆمان ڕاستکردنەوەی ئەو بارە لاسەنگەی کە بە درێژایی 29 ساڵی ڕابردوو دروست بووە هەڵبەت من کە ئەم قسەیەکەم جارێکی تر جەختیش لەسەر ئەوە ئەەکەمەوە کە باسکردن لە گەندەڵیش با بڵێن مۆرێکی ڕەش نییە بە ناوچاوی فلان کابینە و فلان کەسەوە نووسێنرابێن نەخێر و ئەنجامدانی چاکسازیش بە هەمان شێوە و شەریکردن و نکۆڵیکردن لە دەستکەوتەکانیش من پێم وایە بێ ئینسافیەکی زۆر گەورەیە ئەوەی لە 28 ساڵ و 29 ساڵی ڕابردووە بەدەست هاتوون مای نکۆڵی لێکردن نین بەڵکو مای دەستخۆشی لێکردن و ئەوانن کەشتی زۆر کەم نین ئەوانەی کە بەدەست هاتوون بە حەقەت ئەوەی ئێستا گرنگە ئەوەیە کە ئەبێ ئەم کابینەیە بێوێ و نەیەوێ حەز بکە و حەز نەکا بتوانێ و نەتوانێ ئەبێ چاکسازیەکی ڕەگ و ڕیشەیی یان دەست پێ بکە یانیش بەلانی کەمەوە ئەبێت ئەو ڕێڕەوە ئەو زەمینە سازەی بۆ بڕەخسێنێکە پرۆسەی چاکسازی ئیتر لەو پرۆسە قورس و توانە پڕووکێنە بهێنێتە سەر ئەمری واقع ئەوەی مای دڵخۆشی ئەوەیە لە یەک ساڵی ڕابردووە هەندێک بڕیاری باش دراون هەندێک یاسای باش دەرچوون هەندێک ڕێنمایی و زەمینە سازی باش کراون بەڵام هێشتا بەس نین هێشتا بۆ نمونە زەمینەی سیاسی ئێمە ئەوەندە لەبار نییە کە ئاسۆی ئەوەی لەسەر هەڵبچنرێ چاکسازیەکی گەورەی تیا بکرێ پێش بەرنامەکە لەگەڵ کاکڕێبازدا ئەو قسەیەمان کرد کە ڕەنگە هەمووی لێرە و لەوێ لەگەڵ چاکسازیە بێ هەتا ئەو کاتێک کە ئەگاتە بەرامبەر خۆی ئیدی ئەو کاتە بزەبت کە ئەگاتە سەر بەرژەوەندەکانی خۆت و سەر گیرفانی خۆت و ئەوانە ئەو کاتە تۆ هەڵوێستا حەقیقێکە دەرەکەوێت لە ڕووی سیاسیەوە ئەوە کوتم هەتا ئێستا بەداخەوە نەک لە نێوان حیزبەکانی دەرەوەی حکوومەت و حیزبەکانی ناو حکوومەتە دڕدۆنگی و یەکدەنگ نەبوون و ئەوانە هەیە بەڵکو لە ناو حیزبەکانی پێکێنەری حکوومەتیشە بەجددی ئەگەرچی حکوومەتێکی ئیتیلافی دروست بووە بەڵام جۆرێک لە سارد و سڕی و جۆرێک لە ناتەبایی ڕێژەیی بەدیەکرێ ئەمە ئیتر ئەگەر تایبەت بە پرسی چاکسازی وابێ بە پرسەکانی تری شۆڕ بێتەوە ئەوەی بەلای منەوە گرنگە ئێستا چی بکرێتەوە دەست بۆ ئەو شتانە بگرێکە توانای ئەنجامدانیمان هەیە لەم قۆناغەیە کە ڕەنگە با بڵێن کەمکردنەوەی خەرجیەکان بە ڕاستکردنەوەی ئەو هەموو بەهەدەردان و ئەو هەموو زیاد لە جارێک سوودمەندبوون لە بودجەی گشتی و سوودمەندبوونی ناشەرعی لە بودجەی گشتی ئەوەی کە ئێستا دەستی پێکردەوە بە جێبەجێکردنی یاسای چاکسازی من پێم وایە هەنگاوێکی گرنگە ئەگەرچی ڕەنگە هەموو شتێک نەبێ بەڵام لانی کەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرنگە لەوەی کە جۆرێک لە دادپەروەری کۆمەڵایەتی ئەهێنێتە ئاراوە لە ڕووی یاساییەوە گرنگە کە جۆرێک لە یاساشکێنی و با بڵێن بێدەربەستی و جۆرێک لە ئیمتیازاتی نامەشروع چارەسەرەکە
و لە ڕووی ئابووریشەوە گرنگە کە هەرچەند بۆ بوجەی گشتی بگەڕێنێتەوە لەم قۆناغەیە من پێم وایە ئەتوانێت کەلێنێکی پێ بڕکاتەوە و خاڵێکی تری گرنگیش ئەوەیە کە ئەم حکوومەتی خۆمان پێویستە ئەو لەوێت بەو ئیشانە بدا کە ئیشی حکوومەتە خۆی پێی هەڵسێ و ئەو ئیشەی کە ئەزانێ ئیشی خۆی نییە بەجددی وازی لێبێنێ و نمونونەکانیش زۆرن. ڕەنگە دەرچەیەکی تر بۆ ئێمە ئەوە بێ کە لە ڕێگەی ئەو خاڵەیە کە حکوومەتی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتێکی تەنها بۆ مانایی کە لە ئەنجامدانی چاکسازیە لە ئەنجامدانی ئەو هەنگاوانەی کە تۆ پێویستی بەدەستباربوون و بە هەمانگی و بە هاوکاری دەسەڵاتەکانی تریش هەیە. سەرباری ئەوەش من وابزانام هەفتەی ڕابردووش بوتم کە حکوومەتێکی بەهێز ناتوانێت هەنگاوی بەهێز بنێ بەبێ دەستباربوون و پاڵپشتی تەواوی پەرلەمان. حکوومەتێکی کاران ناتوانێت کارا بێ ئەگەر پەرلەمانێکی کارای لە پشتەوە نەبێت. حکوومەتێکی کارا ناتوانێت چاکسازی ئەنجامدا ئەگەر زەمینەسازی سیاسی و کۆمەڵایەتی بۆ نەبێت. بۆچی مەبەستمە جەخت لەسەر پەرلەمان بکەمەوە ئەوەیە کە پەرلەمانی ئێمە ئێستا ناڵێن بەداخەوە بەڵکو ئەڵێم بە حەسرەتەوە ئەو پەرلەمانە نییە کە ئەدای لەگەڵ ڕێزم ئەدای پەرلەمانی ئێمە زۆر یارمەتی دەر نییە بۆ هەنگاوەکانی حکوومەت لە ڕووی لانی کەم لە ڕووی چاودێریەکی چڕوپڕی بابەتیانەی دوو لە سیاسیەوە. دکتۆر باسی ئیزافەکم هەیە ویستم مداخەلەتی بکەم ئەگەر بەس لەبارەی چاکسازیە دکتۆر باسی کرد. چاکسازی باسی ئەم کابینەیەکرد هەندێک بڕیار و ڕێوشێن گیرانە بەر و یاسای چاکسازی پێشکەش بە پەرلەمان کرا خۆشبەختانە پەسەند کرا. هەموو جارێکیش هەموو لە سەرەتای دامەزراندی ئەم کابینەوە سەرۆکی حکوومەت لە هەر شوێنێک قسەی کردبێ لە چ لە دیمانی ڕۆژنامەوانی یاخود لێدوان و ئاخاوتن بۆ هەرجەیەک پێداگری خۆی و حکوومەتەکەی و ستافی وەزارەکەی جەخت لێ کردوتەوە لەسەر ئەنجامدانی چاکسازی و هەندێک هەنگاویشمان بینیوە بەڕاستی. ڕۆژی کە بەردی بناغی شەقامی 100 مەتری سلێمانی دانرا سەرۆکی حکوومەت کە باسی چاکسازی کرد سێ خاڵی زۆر گرنگی باس کرد لەبارەی چاکسازی بێگومان. یەک وتی ئێمە بەردەوامین چاکسازی بەردەوامە و پرۆسەیەکی درێژخایەنە و فراوانە لایەنەکانی تریژ دەگرێتەوە. دوو تکای کرد و داواشی کرد کە پرۆسەی خۆگونجاندن لەگەڵ ئەم دۆخەدارایی بەهۆی قەیرانی کۆرۆنا و نەوت و کەمبوونەوەی داهاتەوە هاتووە ئەم پرۆسەیە جیاکەنەوە لە پرۆسەی چاکسازی کە لە سەرەتایی دەست بەکاربوونی حکوومەتەوە دەستی پێ کردووە. هەروەها ئەو پێداگری دیسان لەو لێدوانەشا پێداگری حکوومەت و خۆی لەسەر ئەنجامدانی چاکسازی کرد. بەڵام کێشەیەک هەیە دوو بڵێن و نەڵێن وەک ئێوە هەموو باستان کرد ینی چاکسازی شەڕە بەڕاستی لە کوردستان و پرۆسەیەکی گەورەیە و زۆریش بڵاو بۆتەوە گەیشتۆتە زۆر لە جونگەکان زۆر هاتوۆتە خوارێ لەسەرەوە بە خوارێ شۆڕ بۆتەوە بۆیە ئەمە پرۆسەیەکی قورسە و بەدبڵنیاییەوە دژایەتیشی هەیە. بەڵام من ئەوەی کە گرنگە بەلامەوە دوو لایەن هەن نابێت دژایەتی بکەن. یەکەم خەڵکی کوردستان نابێت چاواشە بن بە هەندێک بانگەشە و لێدوانی زۆر سیر و سەمەرە لەبارەی مەسەلەن بۆ نمونە پەرلەمانتارە لە خۆی ئەڵێ لە پرۆژەی چاکسازی هەموو فەرمانبەرانی کوردستان موسیاکەوە بێتەوە. یخۆی ئەو هاوڵاتی ئەبێ بزانێت کە ئامادەرۆیە چکە یاسای ڕوون کرایەوە لە تەلەڤیزۆن مناقەشەکرا مناقەشەکان هەمووی بینی کە لە پەرلەمان من داخلەکەم لەسەر ئەوە بوو. بەس بەشی دووەمی ئەوەی کە نابێ ئەبێ زۆر پشتیوان بن سێ حیزبە سەرەکیەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستانە پێگەناوە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان. ئەو سێ حیزبە ئەگەر لە قۆناغێکە ڕەنگە ژمارەیەک لە ئەندامەکانیان موچیان کەم پێێتەوە یا زمان زیانیان پێ بگا بەس ئەبێ بزانن لە دوورمەودایە لە ئایندەی کوردستانە کوردستانی بێگەندەڵی کوردستانی پڕچاکسازی کوردستانێکی بەهێزە کوردستانیش کە بەهێز بوو یەکێتی و پارتی و گۆڕان و ئۆپۆزیسیۆن و هەموو خەڵکی کوردستان بەهێزە بێت. یعنی قەچێکە ئەگەر بۆ نمونە ئەندامێکی بەڕێز لە هەر یەکێک لەم سێ حیزبە بۆ نمونە بە بڕیارێکی نایاسایی موسەی وەکیل وەزیری وەرگرتووە تا ئێستا جەنازام 6 میلیۆنە 6 و چەنە ئەوەندەی وەرگرتووە یا 5 میلیۆنی وەرگرتووە قەچێک ئەگەر ینی لە ماوەی 10 ساڵ 15 ساڵ تۆ موچێ وەرگرتووە ژیانێکی خۆشت بە خۆت دروست کردەوە ماڵ و مناڵ دروستی و ڕەنگە هەندێک پرۆژەی
بازرگانی شتی باشت هەبێ چێک ئاگەر تۆ قبولیکەی ئەم 5 میلیۆن ئەم 6 میلیۆنە بێتە بە 2.3 تحملی مەسئولیەتەکەی زۆرە ئەوەت کردووە. وەڵام من مداخەلەکەم لەسەر قسەی کاک سۆرانەوە بوو. ئێمە 4 دەسەڵاتمان هەیە لە هەرێمی کوردستانە، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی قەزا. ئەبێ ئێمە هەمومان هەر سێ پێکاتە سیاسیەکەی جەنابیشت باست کرد، دەبێ وەکو عەقدێکی مشتەرەک لە بینی خۆمان، عەقد شەریعەت المتعاقدین لەسەری ڕێکەوێن ئەمە پلانی استراتیژی سوڵتەی هەرێمی کوردستانە بۆ ڕۆبوونەوەی ئەم قەیرانە وەک ئەمەی کە ڕووی داوە. هەندێک شت هەیە لەم دۆخی ئێستای هەرێمی کوردستان لەگەر بەغدایە لە دەسەڵاتی ئێمە نیە، لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە، یعنی قووە قاهیرەیە. لەبەرەوەی شۆڤێنیەتی عەرەب خراپیست بەکارهێنانی سوڵتەویست بیانەوە ئیرادەی میلەت ئەوەی کە لەست ئێمە خۆمان چۆن خۆمان ناو خۆمان بە زاتیەتی خۆمان بەو کەلوپەلانەی لەبەر دەستماندا هەیە بەو مەوادە برێوزە کشت و کاڵ سیاحە دەواازە سنووری ئەوەی کە هەمانە ئێمە چۆن نەتوانین خۆمان بەم شتە ناوخۆیانەی خۆمان لە سەقاتی خۆمان بوەستین. ئەبێ یەکەم شت خاڵی جەوهەری متمانەی ئێمە و خەڵک ڕاستکەینەوە. چۆن میلەت خەڵک چاواشاکرێ بۆی تۆ ئەگەر هاتوو یعنی حیزبەکان هەرێک لە لایەنی خۆیەوە، هەرێک بۆ ئەندامەکانی خۆیەوە، لایەکی تر ڕاگەیاندنی کوردستان، لایەکی تر پیاوخراپانی کوردستان کە ئایانەوێ وەزعەکە بشلۆقێنن متمانەی خەڵک بە حکومەت کەم بکەنەوە بەرەو دۆخێک و ئاقارێکی خراپی ببن. هەمومان تێدا ئێمە هەمومان ناو باخیرەکەین، زەرە دەکەین، هەمومان زەرە دەکەین. بۆیەک خاڵی جەوهەری ئەوەی ئێمە متمانەی نێوان خۆمان یعنی حکوومەت و خەڵک. ئێمە هەموو خۆکوڕێ و میلەتین قابل ئێمە لەکوێ هاتوین، هەمومان هەرێک لە فئەیەک و لە چینێکی کۆمەڵگای. ئێستا متمانە لای هاوڵاتی تاجی کوردستان بە ئەندامی حیزبەکانیشەوە زەعیف بووە. سەبەبەکانیشی دیارە. سەبەبەکانی ئەوەیە هەندێک ڕەنگە خراپی ئادابی لە ڕابردوو لە ئێستاش. ڕەنگە خراپی ئەوە بی مەسەلەن بۆ نمونێمە باسی پرۆسەی نەفت بکەین. ڕەنگە نە ئێمە نە حکوومەت خۆی نە کاراکتەرە سەرچیەکان لە پرۆسەی نەفت ڕازی نەبن. ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگی حکوومەتی کابینەی نوێم هەیە بۆ پێداچوونەوە بە پێداچوونەوە بۆی ئابدەیتی بکەیتەوە ئەم زیانانەی لە ڕابردوو پێت گەیشتی ئێستا چاچکەیت لەسەر زیادەی میلاک، لەسەر ئەم هەموو موچە بە هەدەردانە، لەسەر ئەوەی تۆ مجتەمەعەکەی خۆت ئەگەر تۆ سەیرکەی مجتەمەع یعنی خەڵکەکە عەوامە گشتیەکەت سلێ کردووە لە مجتەمەعێکی منتیجەوە کردوتە مجتەمەعێکی مستەهلیک بە کاربەر کاکە هەمووی بڕۆ. یعنی بەداخەوە ئێستا من لەم بەرنامەیە ڕەنگە لەوە متەئەسیر بم لە جیلی داهاتووی ئێمە سەیری ماڵ و منداڵی خۆمان سەیری خەڵکەین. گەنجی ئێستا نیوەی بە ڕۆژ نووسووە. یعنی چۆن ئەمە بەڕاستی بە ڕۆژ زۆربەی نووسووە بە شەو خەریکی ئایپاد و پۆبجی و شتی ئەلکترۆنیە مێشتی تێک چووە، هیچ بەلایەوە حکومەت مهم نییە، بەلایەوە قەوارەی سیاسی مهم نییە، بەلایەوە شکۆمەندی مهم نییە چۆن بژی. ئێمە ئەبێ بزانین یەکەم متمانە چاکەین، دووەم هەموو حیزبەکان ئەبێ بەڕاستی بە پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی نیشتیمانی بە بزوتنەوەی گۆڕان بێتۆ بۆ ئیتفاقیانەی کە هەمانە لە بەرامبەر یەکتر التزاماتەکە مەوجود بێ. نابێ من ئەو بەشەی لە مەسلحەتم دایە پێ و ملزەم بم، ئەو بەشەی لە مەسلحەتم دانیە پێ و ناملزەم بم. بۆ وەکو باسیشمان کرد ئەمە حەقدە، ئەمە بۆ مستاقیەت بۆ دوا ڕۆژی هەرێمی کوردستان دوای خاڵی مشتەرەتشن لە بینی هەمومان. قەوارەی سیاسی هەرێم کارنامەکان و دەنجیان پێداوە. مەسەلەن بۆ نمونە متمانە خراپی مەسەلەن چۆن متمانە لاوازە بێ. من وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان بم بچم لە مەجلیس و لەسەر تەلەڤیزیۆن و لە ڕۆژنامە زەمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بەڕاستی چۆنە تۆ وەزیری چۆن دەنگ بە شتێکە دەی چۆن نەتەوێت چاکسازی بکەین. خاڵێکی تر ئەوانەی کە ئێمە لە موسەساتی حکوومەتە بەڕاستی من بەش بە حاڵی خۆمیان دەردەشەم کردیە. ئەگەر لە ڕووی ئەوەوە سیرکەی پلان و کارکردنی حکوومەتە چار خزمەت گوزاری گرنگ وەرگین سەحات تەربیە زراعە سناعە سیرکە لە مدت بۆ حکومڕانی بەڕاستی ئێمە وڵاتێکی مستەقیڕی ئەوە نین مەسەلەن چەند ساڵە دەوڵەت بین و موسەساتمان بەهێزبی لە هەر چار سارا برایەک دێنی دەیکەیە وەزیر مەسەلەن بۆ تەربیە لە سەردەمی بەڕێز کاک دڵشاد عەبدوڕەحمان ڕاستەیەریکە هەر وەزیرێکی بەڕێز دێ دواییوی احترامم بۆ هەمویان پلانێکی تری هەیە باشە تۆ ئەمە سەیریکە ئەمە حاڵەتی پەروەردەتەکە ئەبین مەسەلەن سەحای مە بە هەموو
پێشببینی و بە هەموو ئەم ئیمکانیاتە هەیەە من هەم بە تەقدیرەوە سەیرێکم کە توانیان بەرگە هەندێک شت بگرن بەو ئیمکانیەتە لاوازە کە جێی دەستخۆشیە بەڵام ئەگە سەیری پلانی استراتیژی تەندروستی هەرێمی کوردستانکەی ڕەنگە من و تۆ لێ ڕازی نەبین بۆ لەبەرەوەی هەر براوە زیرێکات تا مدەتێک ڕۆیشت ئەوەی تر نەڕۆیشت کێشەی دەرمان هەیە کێشەی توزارەتی خراپی دەرمان هەیە کێشەی کوالەتی هەیە زۆر کێشە کاتمان کەمەوە حەزەکەم دابەشیکەمەوە بەڵێ بەس شتێکی کە لەسەر چاکسازی ئەڵێم چمەلای کاک هەڵگوردووەوە چاکسازی فەلسەفەی چاکسازی ئەوەیە داواکاری خەڵکی کوردستانیش ئەوەیە کە ئەڵێ هەموو ئەڵێن ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان کە پێگەنەری سەرۆک کە پێگەنەری حکوومەتی هەرێمی کوردستانن ئەو سێ حیزبە ئەگەر لە پرۆسی چاکسازیە هەندێک زەرەر نەکەن ئەنە چاکسازیە چاکسازیێکی دروست نییە چونکە ئەوان لە چەند ساڵی ڕابردووە لە حکوومەتا بەشدارون بە دڵنیاییەوە ئەبێ ئەو سێ حیزبە هەندێک زیام بکەن بۆ ئەوەی چاکسازیەکە بە باشی سەر بگرێت ئەمەش فەلسەفەی چاکسازیە کاک هەڵگورد لە سێ خولەکە ئەگەر پێشنیاری گرنگت هەیە بۆ لە ڕووی ئابووری لە هەر ڕوێکەوە وڵی پێشنیار زۆرە خۆی منەو کتابەشم چاپ کردو زۆر هەمووی پێشنیارە بە ناوی چاکسازی نەرم چکە کە باس چاکسازیەکەین وازان قەنارە هەڵواسی و تر خەڵک هەڵواسی ناوانە دکتۆر باسی ئەوەی کرد کە ئەبێ ئەمە لە ناوە خۆمان دەست پێ بکەین کاکرێباز هەر ئەوەی کرد هەر تاکیدی لەو مەسلەی کردەوە بەڕاستی ئێستا ئێمە زۆر فاکتەری بەهێزمان لە حکوومەتی ئێستاش کە ئەکرێت ئێمە استفادەی لێ بکەین بۆ ئەوەی کە تەنها چاوەڕێی مەسلەی بودجەی بەغدا و فرۆشتنی نەوت و ئەوانە نەبین لە هەموو وەزارەتەکانەوە بە تایبەتی ئێستا ئەو هەفتەیە ئەو دەڕۆژەی ڕابردوو فشارەکە لەسەر وەزارەتی کشتتوکاڵ بوو وەزارەتی کشتتوکاڵ ئەکرێت من لەو کتابە باسەکەم لە باس لە بنەماکانەکەم یەک لەو بنەمایانە باچە ئێستا بە نازانم ناتوان تحت بەچەند تهدید کەم بەڵام بە هەزاران ئەرزەیە کە داناچینرێت بە ناوی هەڵگوردە بە ناوی کاک بەرهەمە من مەلاکم فەلاح نیمە نایچینم لێرە باسم کردو کە دەبێت بازیەکە بێت لە ڕێ ئەو بازەوە هەم ئەو کەسە ئیزبارکەی کە دای بچین ئەگە دای نەچینێت ئەوە با بڵێن تووشی زیانە بێ ئەو کەسە کە داشی چاند ئەگە قازانشی کەم بێت داهاتی وڵاتی مە زۆرە بی و بۆ مەسلەی ئاسایشی خۆراک وە چەند کەسێک جوتیار ئیش لەسەرەکەن ئەگە کابرای مەلاک بە کرێژ بدات تەنانەت زۆر بواریتکە هەیە لە بواری مەسلەی هەلی کار ئەم تێناگەم ئێستاکە ئێستاش ینی دەستی کاری بیانی زۆر لێرە هەیە بەڕاستی من دژی ئەو بەڕاستی یاسایی کە تایبەتە بە وەبەرهێنان هاندانی وەبەرهێنان خەلەلی زۆر تێدا ینی ئەویش یاسایەکی تازە بۆ ئەویش بەڕێوەیە بڵێ بۆ ئەو سا ڕەنگە باش بچ چکە وڵاتان ینی زۆرەتیان ناکردبێن ئەوکو شتێش تەژیعی وابوو پرۆژە هەیە جگە لە حیمایەکانی پرۆژەکە کە دروست کراوە هەر هەمووی بە چێش لێنێرەکەشەوە خەڵکی بیانی بووە بەڕاستی ئەوە غەڵەتە جام لێرە باسم کردووە کە پێویستە باجێک دابدرێ ئەو باجە لەسەر هەر کەسێکی بیانی کە لێرە ئیشکات بە پێی ئەو موسەیەکە وەرێگری لە کۆمپانیای دەبێت بڕێک پارە بەدات لێرە باسم کردووە پێویستە بانک دروستکرێت ئێمە بانک بۆتە مەغزەنی پارە بەس پارە دێ و تەوزیعکرێت لێرە باسم کردووە بانقەکان هەر وەزارەتێک بانقی خۆی هەبێت بانقی گەشە سندنی کۆمەلگا ئەوە لە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کۆمەڵک بازیەک لەو بازانە ئەوەیە بازیشکە لەوێ باسم کردووە لە هەموو ئەو کەسێک وەرگیرێکە معاشۆری حکوومەتە بڵێ ئەمە هەمومان نەزانین ئێستا کە فشارێکی زۆر لەسەر حکوومەت فشار هەرە گەورەکە ئەوەیە کە بودجەی بەکاربردن گەیشتە ڕێژەیەک کە هەر حساب ناک نازانم لە هەرێمی کوردستان تێگەیشتێکی هەڵە لەسەر بازێ خۆی کە تۆ هاوڵاتی بووی بازتدا بە حکوومەت بە پێچانەوە دەنگت زوڵاڵە بێ نازت زیاترێ بێ داوات زیاترێ بێت کە تۆ پارە ئەی بە حکوومەت لێرە باسی پرۆژەم کردو مەسەر هەندێک پرۆژە باسی پرۆژەم کردووە دکتۆر باسی ئەوەی کرد کە ئێمە لە ناو خۆمان دەست بکەین باش ئێمە کاکرێباز باسی خراپی سیستەمی تەندروستی کرد بەڵام سیستەمی پەروەردە زۆر خراپترە لێرە باسم کردووە کە ئێمە پێویستمان بە مەکتەبی نمونەی هەیە قوتابخانەی نمونەی باشە قوتابخانە نمونەوی پێویستی بە پارە هەیە لێرە هەر وەکو باسمان کرد لێرە حلولی
ینی چارەسەری ناوخۆیەکان باسم کردووە دەڵێم تێستم کردووە لە گەڕەکی شۆڕش یان ڕاپەڕین کە ناوەکۆنەکەی ناڵێم ناوەکۆنەکە خەڵکە بە ناوکۆنەکە زمانی ڕژێمی پێشتری دەکات لەوێ نزیکەی 8 مەکتەبی لێبوو لە بینی ڕەوزە و قوتابخانەی بنەڕەتی لەگەڵ ناوەندی و دوا ناوەندی کچان و کوڕان هەمووی ئەکرێت لێرە باسم کرێت لە حەلەکان ئەکرێت دەوڵەت حکوومەت هەرزێشکە لە شوێنشکە دابین کا بۆ بنیادنانی مەکتەبێکی کۆمەلگەیشی گەورە خۆیمە کۆمەلگا کۆریەکان بۆیان دروست کردین ئێستا کۆمەلگەی فاخیم لێگە سۆریە زۆر سەرکەوتوو بوو دا باسم کردو باشە ئەگەر هەردەک تەرتیبکرا ئەی پارەکە لە چێبینی کە ئێمە بنیاد و ئەساسی مەکتەبەکان پێدابین بکەین ئەو مەکتەبان ئەو کۆمەلگەن باسم کردو تەنانەت مەلەوانگەشی تێدا بێت باسم کردووە کە لە ڕێی فرۆشتنی ڕاستە و خۆی عرزەکانی ئەو مەکتەبەکان قوتابخانە کۆنەکان زۆر بێنمودن زۆر خراپن 6 پۆلیە 12 پۆلیە هەندەشان سەردەمی ڕژەمی پێشتر هەندەشانی سەردەمی سەرەتای هابیتات وانە دروستیان کرد بەڕاستی مەرجی قوتابخانەی مۆدرنی نوێی هاوچەرخی تێدا نیە باسم کردووە کە ئەو عەرزانە بڵێ هەر ئەوەندە باسم کردووە بۆ چارەسەری ناوخۆکان کە ئەو ئەرزانە بفرۆشێن بە شێوەی توزاری بخرێنەهین زۆریش پارێکی زۆر دێتەوە لە ڕێ ئەو پارانە زایدن پارێتن بۆ جنابتی تەواوکەم پارەکە بەوە نەدرێ من پێم وایە ئەگەر کەرتی تایبەت بێنیتە ژوورەوە ئەتوانێت ئیشی زۆر باشت بۆ بکە بەڵام بەمەرجی چی بەمەرجی ئەوەی تۆ شەریکی بۆ پەیدا نەکەی بەمەرجی ئەوەی داوای حیسەی لێ نەکەی بەمەرجی ئەوەی ئەو نەهێنی بیکەیتە شەریکی لاوەکی بەمەرجی ئەمە فشار و ئەوەی لەسەر دروست نەکەی من پێم وایە زۆر پرۆژە و ئەوانەی کە جنابەت باست کرد بە زیاتریشەوە ئێمە ئەتوانین حەلیکەین خاڵێک من ئەگەر وەکو زۆر خاڵێکی ێژگار گرنگ هەیە مەسلەی چاکسازیکردنە لە سێکتەری وزەی ئێمەیە بەداخەوە خۆ ئێمە بە گوێرەی ئەو خەمڵان نەزانستیانی کە بۆ نەوتی کوردستان کراوە ئەوەیە کە ئەڵێ 45 میلیارد بەرمیل نەوتی هەیە واتە ئەگەر تۆ بەم حاڵی ئێستا کوردستان نەوت بفرۆشێتە دەرەوە بەشی 260 ساڵی تر ئەکات کە نەوتەکەی لە بنێ بەڵام نەوت لە دوجارە شیرێکی دوودەما کە ئێمە هەتا ئەم دەقەیە ئەگەر بە دیوێکە سوودمان لێوەرگرت بێ بۆ پێشخستنی ئابووری خۆمان بەڵام بە دیوەکەی ترا کەوتونەتە ئەو کفرەی کە وڵاتانی خاوەن نەوت تێیکەوتون ئەویش ئەوەیە بە تاکە سەرچاوەکردنی کە خراپە لەگەڵ هەر لەخشین و لەرزینێکیا تووشی قەیرانە دەکا ئێستا کاتی ئەوەیە کە حکوومەت هێرێمی کوردستان بەجددی بیر لە چاکسازیکردن لە سێکتەری وزەی ئێمەیە بکاتەوە لەبەر ئەوەش تا ئێستش لە حاڵی حازرا شادەماری ئابووری ئێمەیە چاکسازیکردن لە سێکتەری نەوتا بە چیەکرێ بەوەی کە من لەگەڵ ئەوەیان نیم کە بڵێن عەقدەکانی ئێمە خراپە لەبەرەوە لە سەردەم و زەمانێکا کراون کە تۆ پێویستت بەوە بوو بێ کە تۆتاڵ و شیڤرۆن و چوزانم مۆبیل و شێڵ و ئەوانە بەتاکی تۆ ئەگەر هەندێک ئاسانکاری و هەندێک ئیمتیازی زیاتر نەدەی بەو کۆمپانیا زەبەلاحانە ئەوانە نایان لە شوێنێکا ئیش بکەن بە دڵنیاییەوە تۆ گاسپرۆم مەسەلەن لە گەرمەی شەڕی داعشا دێت لە شوێنێکا کە لە نەخشەی سیاسەتی دەرەوەی وڵاتەکانیانە بە زۆنی شەڕ ناستراوە کەواتە پێویستەکە تۆ زیاتر لە دەوڵەتێکی مستەقر و لە دەوڵەتێک زیاتر کە ئەزمموی هەیە لە تۆ ئیمتیاز کەمترەدات و ئەبێ زۆر زیاتر ببەخشی بۆ قۆناغێک لە قۆناغەکان بە درێژایی 15 ساڵی ڕابردوو ئەم جۆرە عەقدی شەراکەتەی کە کوردستان و ئەم مۆدێلەی کوردستان پەیڕەوی ئەکا گرنگ بووە هەتا ئێستا بەوەی کە کوردستانی خستۆتە سەر و نەخشەی وزەی جیهانی کوردستانی کردوتە فرۆشیاری نەوت کە ئەمە پرۆسەیەکی ئەجگار قورسە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بتوانین ئەبدەیتی بکەینەوە ئەم عەقدانە دەستکاری بکەینەوە عەقد لە ڕووی یاساییەوە پێکهاتنی هەردوو تەرەفەکەیە ئەمن پێم وابێ ئەوەی کە جەنابەت باست کرد بە نسبەت ئەوەی کە فەرمانبەرێکی نایاسایی یا بەرپرسێک یا هەر کەسێک بە درێژایی 20 ساڵی ڕابردوو بە ناسایی بە نایاسایی با بڵێن ئیمتیازێکی زیاتری هەبوو بێ قەیچێکە ئێستا دەستبەرداری بێ بە شێوەیەکی ڕێژەیی ئەمە بۆ کۆمپانیەکانی نەوتیش هەڕاستە بە درێژایی 15 ساڵی ڕابردوو هەندێک کۆمپانیا هەیە کە سوودی ئێجگار گەورەی لە نەوتی کوردستان وەرگرتووە ئەمن پێم وایە ئێستا ڕازیە بۆی کە تۆ لەگەڵی دانیشی مفاوەزاتی لەگەڵ بکەیت کە تێرمەکانی ئەم عەقدەی کە لە بینی ئەو کوردستانە هەیە ئاپدەیت بکرێتەوە بەو شێوەیە کە ڕەچاوی خاڵی کوردستان بەرژەوەندەکانی کوردستان یەک دقم پێویستە کاگڕێباز دەرفەتی بینە چووکە یەک دقە بۆ زناویشتەڕێباز من لەسەر چاکسازیە بەڕاستی مەسەلەی تاکی دەکرێتەوە کە مەسەلەیەکی حتمیە یەکیشێک لەو هۆکارانەیە کە بەڵام
بڕاستەوەکو ئەوەی کاکەڵگوردیش باسی کرد بە هێزێکی نەرم بە سۆفت پاوەری بەڵام مدەتیشی ئەوەندە درێژ نەبی یعنی لەبەرەوەی زەمن و زەرفی هەرێمی کوردستانیش وا دەخوازی هەندێک پرۆسەکە خێرا بێت لەبەرەوەی تۆ هاوڵاتیش تەحملی کەم ماوە هاوڵاتی بازری گوزەرانی سەخت بووە تۆ بزانی خەڵکی برسیش ئەمە گرفتە ینی بۆ نەقسیشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان نەقسە بۆیە من پێم وابی چاکسازی هاوشێوەی محەممەد سەلمانی سعودیا بۆ چاکسازی لە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستانش گرنگە و ئەوانش بێن بە زۆرێک شان بدەنە بەرێ نمونەی زیندوی ئەم ڕۆژانە هەندێک بزنسمانی گەورە تەماتەی هەرێمی کوردستانیان کڕیەوە کامە هاریکاریەکە بۆ حکوومەت زۆرێکە لەوەی جێگای دەستخۆشی ڕاستە مەسەلە حەلێکی ئانی جزئیە بەڵام هەر جزئێکە لە چارەسەر لەوەی کە تۆ تەقدیری ئەوەکە بکە مەسئولیت هەرگرتنێکە جگەلەوەی ئەتۆ هەندێکیش دەوڵەمەند بوونە بەڕاستی بوونە ساحب ئیمکانیاتی مالی گەورە بێن لەگە حکوومەت شانی بدەنە بەرێ لە سایە ئیستیقرار و هەرێمی کوردستان ئەم دەستکەوتانە بەدەسهاتوو خاڵێکی تر مەسلەی گەشە پێدان بە بواری کشت و کاڵی کە مەسلەیەکی حەیەوی استراتیژی گرنگە ئێمە بتوانین لەسەر قاچی خۆمان بوەستین و بەروبوومی خۆماڵی خۆمان هەم بۆ هەڵی کار هەم ئەم بۆ مۆزەفە زۆرەی هەتا یعنی تۆ مۆزەفێکی زۆرت هەیە کە ئەوە زیادە بهینە بە شێوازێک لە شێوازەکان لەسەر ڕێخستنەوەی میلاک بیخە سوورەتەکە ئەم ئیشەی پێ بکە ئەرزی کوردستان ئاوی کوردستان مەناخی کوردستان هەموو لە مەسلحەتی ئەوەیە تۆ بەرهەمت زیاد بێ خاڵێکی ترەوەیە زەبتی داهاتی هەرێمی کوردستان من نارێم ئەو جزء هەموو زەبتی داهاتی هەرێمی کوردستان ئەبێ بە فەرض القانون یعنی زەبتیکەی بە قانون چکە نابێ داهاتی کوردستان لیچی هەبی لێرە لەوێ پەرش و بڵاو بە تایبەتی مەرزە سنووریەکان کێشەی هەیە ئەبێ زەبتیکەی ئەبێ بێ لەگەر لایانی معنیدا بنیشی زەبتیکەی من پێم وابی ئەوانەی کە لە دەسەڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەمانە خاڵی گرنگن و ئەوەی لە دەسەڵاتی ئێمە نییە کە ناتوانین بیکەین بۆ قسەی لەسەر بکەین ئەوەی ئێمە لەسەر قاچی خۆمان بوەستین نێلین ئیرادەی میلەتی ئێمە بشتێ و لەگەر عێراقا بەپێی دەستور بەپێی ئەو مافانەی ئەوان لای ئێمەیان هەیە ئێمە لای ئەوانمان هەیە داوای بکەین هەر بەخێرایی وەختەکە زۆر ڕۆی تەوان بە ئاگام بەڵێ یەک دقە بە زۆر دەبا تاکیدمان لەسەر چاکسازی کردبەوە بەڕای من ئەوەی ئێستا کە فشار لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر هەرێمی کوردستان وەکو قەوار ئەکرێت لەلایەن بەغدا و لەلایەن پایتەختەکانی تکە ئێمە ئەتوانین دژە فشار دروستکەین دژە فشارەکەش ئەکرێت لە چوارچێوەی دەستوری عێراقیش بێت بۆ نمونە ینی مەرز نییە حکوومەت بیکە با حکوومەت ئەو سیاستە براگماتیشە بکە ئەو نەرمیە بنوێنێ لەگەڵ بەغدا بەڵام خۆ کۆمەڵگەی مەدەنی کۆمەڵێک ڕێکخرا هەیە پەرلەمان بە تایبەتی ئەتوانی ئەوە بکات ئەویش ئەوەیە بە پێی دەستور داوای هەندێک لە دەوڵەتی عێراق بکەین بۆ نمونە 96 میلیارد دلاری ئەوی کە پێ دەڵێن ئێدەجی نەختینەی عێراق کە زۆری لێ سەرف کرا 45 ماوە ئێستا دەڵێن ئەویش نەماوە کوا چەند راوەتە هەرێمی کوردستان عێراق دەوڵەتی عێراق لە دروستکردنی حەشدی شعبی بەکاری هێنا لە پرچەکردن لە معاشاتی دەوڵەتی عێراق لە سەروی 100 میلیارد دلار قەرزی نێودەوڵەتی هەیە کوا چی لێ هات ئەو لەلایەکدانێ ئەی باشە مەسلەی ئەو ماڵوێرانەی لەسەر ئەنفال قەرزانی ئێستا بەڕێوەیە بڵێ لەسەر ئەنفال کە دروست بوو خەڵک جینۆساید کرا هەر بە ئەدامکردنی سەدام کۆتایی هات ئەوە سەدام نەیکردیە ئەوەی کە کردوێتی دەوڵەتی عێراق کردوێتی پێویستی ئێمە ئەو فشار ئێستا دروستکەین ئێستا کاتی خۆیتی کە دروستکەین فشارێک لەسەر ئەوەی کە قەرە ئەنی با بڵێن سکاڵا بکە وایە لێ بکەین بێزاریان بکەین ئەوان ئێسامیان بێزار کردووە وا لێ هاتووەکو کاگڕێباز باسی کرد هەموو دانوستانەکە بخرێتە ناو چوارچێوەی موچە و معاش وانە بێ ئێمە شەتوانین داوای زۆر شتێک بکەین بە تایبەتی وەزیری خارجی کە ئێستا لە کووردا پێویستە یەکەم ئیشی کە ئێستا کە بیکات وا بکات دەوڵەتی عێراق ناچار بکە ئیمزا لەسەر محکەمەی لاهای بکات چکە ئێستامە ناتوانین شکایەتی ئەو 180,000 کەسێک کە شەهید بوو ئەو گوندانە کە تێک چوونێ لە محکەمەی نێودەوڵەتی بکەیت بۆ عێراق بەشدار نیە لە کاک هەڵگورد دەست و دەمی هەموو لای خۆش ببوورن کات نەما کاتەکە زۆر زوو تێپەڕیت گەرم بوو زۆر لایەن هەیە بەڵام ئێمە ئەم گفتوگانە درێژە پێین لە ئاڵلقەیتری شەهر بەڕێستان بانگەکەینەوە بۆ زۆر شتی تر بۆ زۆر لایەنی تر بە دڵنیاییەوە لایەن و کەرتی جیاواز لە ناو ژیانی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ماوە قسەی لێ بکەین هەمووشمان چاومان لەوەیە کە حکوومەت هەنگاوی باشتر و
جددیتر و فراوانتر و گرنگتر بنێ بۆ پێشخستنی ژیانی خەڵکی کوردستان و ژیان لە کوردستان. هیوادارین کوردستان بەهێزتر بێ، حکوومەت بەهێزتر بێ، خەڵکی کوردستان دڵخۆشتر و ئاسوودەتر بێ. تا ئەڵلقەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.